بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد المرسلين وعلى آله وأصحابه والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. بسران و بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ لە بەختەوەری بێت. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەواجارێکی تر و لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی تیشک بە خزمەتی ئێوەی بەڕێز و زێدە عازیز و خۆشەویست شادەبمەوە. خۆشەویستان و بەڕێزان، وەک لە ئەڵلقەکانی پێشووی ئەم بەرنامەیەدا باسمان لەوە کرد ئێمە چۆن بتوانین لەم سەردەمە جەنجاڵ و لەم سەردەمەی ئەمڕۆماندا منداڵی نمونەیی پەروەردە بکەین. جگەرگۆشەکانمان، ڕووناکایی چاوانمان چۆن بتوانین پەروەردەیان بکەین بە پەروەردەیەکی نمونەیی، منداڵەکانمان نمونەیی بن. لە ئەڵلقەکانی ڕابردوو خۆشەویستان خاڵی یەکەممان باس کرد کە بۆ منداڵێکی نمونەیی، بۆ ئەوەی نمونەیی بێ پێویستە گوتمان ئیجابی بێت، واتە ئەرێنی بێ لە ژیان. ئەرێنی بوون گوتمان هەنگاوی زۆری هەیە. ئەرێنی بوون لە پێناسەکەیدا کە هەموو جار دووبارەم کردوێتەوە بریتیە لە چالاک بوون، بریتیە لە گەشبین بوون، بریتیە لە هەستکردن بە بەرپرسیارەتی، بریتیە لە ئامانجداری لە ژیان و خاوەن ئامانجێکی ڕوون. ئەمانە بەڕاستی کەواتە ئەرێنی بوون زۆر گرنگە. اینجا بۆ ئەوەی منداڵ هەست بەو شتانە بکە کە باسمان کرد لە پێناسەکەدا، کۆمەڵێک هەنگاومان باس کرد. لە هەنگاوی ئەمڕۆماندا، لە ئەڵلقەی ئەمڕۆدا تیشک دەخەینە سەر هەنگاوێکی تر بۆ ئەوەی چۆن جگەرگۆشەکانمان ئیجابی و ئەرێنی بن لە ژیانیاندا. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، لەو سەردەمەی ئەمڕۆماندا یەکێک لە قەزیە زۆر گرنگەکان، ئەوەی کە یەکێک لە ئامراز و هۆکارە زۆر گرنگەکان کە لەوانەیە هاوکارێکی زۆر گرنگ بێتن، زۆر باش بێتن بۆ بەدیهێنانی نەوەیەکی ئەرێنی، نەوەیەکی ئیجابی، ئەویشیان بریتیە، بەڵام بەو مەرجەی کە ئەو ئامرازە بە شێوازێکی تەندروست بەکار بێتن. ئەمەشیان بریتیە بێگومان لە هۆکارەکانی ڕاگەیاندن، لە ئامرازەکانی ڕاگەیاندن، کەناڵ و دەستگاکانی ڕاگەیاندن. کەناڵ و دەستگاکانی ڕاگەیاندن زۆر گرنگن بۆ بەرهەمهێنانی نەوەیەکی ئەرێنی، بۆ بەرهەمهێنانی جیلێکی ئیجابی. بەڵام لەلایەکی تریشەوە لە یادی نەکەین ئەگەر هاتوو بە شێوازێکی تەندروست بەکارنێتن، ئەنجامەکەی پێچەوانە دەبێتن، بەڵکو نەک جیل و نەوەیەکی ئیجابیمان بۆ بەرهەم نایەنێ، بەڵکو بە پێچەوانەوە جیل و نەوەیەکی سەلبی و نەرێنی و نیگەتیفمان بۆ بەرهەم دێنیتن. بۆیە خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، بۆیە دەبێ ئاگادار بین چۆن بتوانین ئەم ئامرازانە مامەڵەیان لەگەڵ بکەین، چۆن بتوانین ئەم هۆکارانی ڕاگەیاندن بەکاریان بێنین، چۆن دەتوانین، پرسیارەکە ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەم هۆکارانە ئامرازەکانی ڕاگەیاندن بتوانین هۆکاری بەسوود بن بۆ چاندنی تۆی ئەرێنی بوون لە دەرونی منداڵەکانماندا، واتە هاوکاری ئێمە بن واتاکانی ئەرێنی بوون لە دەرونی ئەم جگەرگۆشانە بەهۆی هۆکارەکانی ڕاگەیاندنەوە لە دەرونیان بچێنین. چۆن وا بکەین؟ لەبیرمان نەچێتن گرنگی هۆکارەکانی ڕاگەیاندن، دەستگاکانی ڕاگەیاندن، کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمڕۆ کەس ناتوانی پشتگوێی بخاتن. چێ هەیە بتوانی ئەمڕۆ کاریگەری کەناڵەکانی ڕاگەیاندن پشتگوێ بخات و لە یادی بکاتن؟ کەواتە کەس ناتوانێت ئینکاری ئەمە بکاتن، چ بە سەلبی بێتن، چ بە ئیجابی بێت، چ بە ئەرێنی، چ بە نەرێنی، بە هەردوو بارەکەدا کاریگەری زۆر زۆریان هەیە. کەواتە پەروەردەکاری عاقڵ، مڕەبی عاقڵ ئەو کەسەیە کە بتوانیتن سوود لەم کەناڵانە وەرگری. واتە ئەو مڕەبیەی، ئەو پەروەردەکارەی ئەگەر بیەوێتن منداڵەکانی، جگەرگۆشەکانی، پەروەردەکراوەکانی خۆی
دووریان خاتەوە بە دووریان بگرێ لە دەستگاکان و کەناڵەکانی ڕاگەیاندن لە هۆکارەکانی ڕاگەیاندن بێوێ دووریان خاتەوە لەوانە بەڕاستی ئەو کەسە لە وەهم و لە خەیاڵ دەژیتن واتە ناکرێتن لە سەردەمی ئەمڕۆماندا منداڵەکان بە یەکجاری دابڕێن لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هۆکار و ئامرازەکانی ڕاگەیاندن چونکە بمانەوێ یان نەمانەوێتن هۆکار و دەستگاکانی ڕاگەیاندن بووینە بەشێک لە ژیانی ئێمە مادام بەشێک بن کەواتە وەکو دووبارەی دەکەمەوە مڕەبی عاقڵ پەروەردەکاری عاقڵ ئەو کەسەیە کە بتوانێتن چۆن شتەکان ئەو شتانەی کە لەبەردەستن چۆن یعنی دەتوانێت بەرهەمهێنانیان تێدا دەکات پەروەردەکاری عاقڵ مڕەبی عاقڵ ئەو شتەی کە لەبەردەستیتی بەرهەمهێنانی باشی تێدا دەکات واتە بۆ بەرژەوەندی خۆی و بۆ بەرژەوەندی کۆمەڵگا و جگەرگۆشەکانی خۆی بەکاریان دێنیتن وەکو گوتم خۆشەویستان دەستگاکانی ڕاگەیاندن ئیجابیاتی زۆری هەیە و بە پێچەوانەشەوە ئەگەر بەخراپ بەکاربێ سەلبیاتیشی هەیە بەڵام لەگەڵ ئەوەش ئیجابیات و ئەرێنی زۆری هەیە کەناڵەکانی ڕاگەیاندن کەواتە ئەکرێ ئێمە بەبارە باشەکەیدا بەکاریان بێنین واتە چەکێکی دووسەرەیە بە هەردوو باردا دەکرێتن سوودی هەبێت و دەکرێت زیانیشی هەبێ بەڵام سوودەکانیشی با لە یاد نەکەین سوودیشی زۆرە کەواتە با ئێمە بتوانین ئەم هۆکارانە بۆ بەرژەوەندی خۆمان و کۆمەڵگا بەکاربێنین بۆ بەرژەوەندی منداڵەکانمان سوودیان لێوەرگرین خۆشەویستان بۆی ڕێگان بدەن بابەیەکەوە گەشتێک بکەین بەناو ئەو ئامراز و هۆکارانەی کە لەبەردەستن ئەمڕۆکە دەستگاکانی ڕاگەیاندن کەناڵەکان چۆن ئێمە بتوانین بەرهەمهێنانیان تێدا بکەین و بەرهێنانیان تێدا بکەین ئیسیثماریان بکەین بۆ چاندنی واتە و ماناکانی ئیجابی بوون لە دەرونی منداڵەکانماندا خۆشەویستان لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە ئەمڕۆکە گەورەترین دەستگای ڕاگەیاندن گەورەترین هۆکار و وەسیلەی ڕاگەیاندن کە ئەمڕۆ ماڵ نییە تێیدا نەبیت و لە هەموو ماڵەکان پەرت و بڵاوە بریتە لە تەلەڤیزیۆن ئەم تەلەڤیزیۆنە ئەم هۆکارە ئەم وەسیلەیە کە بە بەردەوامی شەو و ڕۆژ خەیر و شەڕ بڵاو دەکاتەوە چاکە بڵاو دەکاتەوە و خراپەش بڵاو دەکاتەوە بە هەردوو بارەکەیدا کە ناشکرێتن ئێمە منداڵەکانمان بە تەواوی دوور خینەوە لە تەلەڤیزیۆن کەواتە پێویستە لەسەر پەروەردەکاران لەسەر مڕەبیان کە بەڕاستی ئاگاداری ئەم دەستگایە بن ئەم وەسیلەیە بن واتە بە تایبەتیش منداڵ جگەرگۆشە بچووکەکانمان پێویستە ئاگاداریان بین پێویستە ڕێنماییان بکەین ڕێنمایی منداڵەکانمان بکەین بۆچی بۆ کەناڵە ئامانزدارەکان ڕێنماییان بکەین تەماشای کەناڵە بە سوودەکان بکەن سوپاس بۆ خوای پەروەردگار لە سەردەمی ئەمڕۆماندا کۆمەڵێک کەناڵی بە سوودمان هەن کە دەکرێت سوودی باشیان هەبێت و کاریگەری باشیان هەبێتن لە چاندنی تۆی ئەرێنی بوون ئیجابی بوون لە دەرونی منداڵەکانماندا با ڕێنماییان کەین بۆ ئەو کەناڵانە ئەو کەناڵانەی کە بەرنامەی ئامانجدار بەرنامەی باش و بەسوود بەردەوام بڵاو دەکەنەوە وێنە و هەروەها فیلم و یاخود فلام کارتۆنی بەسوود بۆ منداڵەکان بڵاو دەکەنەوە دەکرێت ڕێنمایی منداڵەکانمان بکەین بۆ ئەو کەناڵانە لەگەڵ ئەوەش جگە لە کەناڵەکانی ڕاگەیاندن دەکرێت لە بازار ئەمڕۆ سیدی زۆرە بەرنامەی باش هەیە فلام کارتۆنی باش هەیە بەسوود هەیە دەکرێت لە دوکانەکان لە مارکێتەکان بۆیان بکڕین جا چ بە لاپتۆپێک چ بە جیهازی ڤیدیۆ بیتن واتە چ بە فلاش میمۆریە بە هەر شێوازێکە بە موبایلە بۆ منداڵەکانمان ئەم فلام کارتۆن و ئەوانە بە ئایپادە بە لاپتۆپە بە هەر وەسیلەیەکە دەتوانین بۆیان لێ بدەین سوودی لێ ببینن کەواتە دەکرێت ئەو ئامرازە ئەمڕۆ گەورەترین سوودی هەبێتن بۆ ئەوەی کە تۆی ئیجابی بوون واتاکانی ئیجابی بوون لە دەرونی منداڵەکانمان بچێنین دایکان و باوکانی خۆشەویست
ئەگەر هات و منداڵەکانمان گەورە بوون واتە گەیشتنە قۆناغی هەرزەکاری. لە قۆناغی هەرزەکاریدا ئێمە ڕێنماییان دەکەین کەوا تەماشای بەرنامە ئەو بەرنامانە بکەن کە ئامانزدارن وەلەو کەناڵانەی کە ئامانزدار و کەناڵی بەسوودن. واگەر ڕێکەوت بێگومانیش ڕێک دەکەویتن ئەگەر منداڵەکانمان شتێکی نەگونجاویان بینی لە تەلەڤیزیۆن، بەرنامەیەکی نەگونجاویان بینی، کوڕەکەت کچەکەت بەرنامەیەکی دیت لە کاتی گۆڕینی کەناڵەکانە یاخود ڕێکەوتە جاری وا هەیە لە کەناڵێک تەماشای بەرنامەیەکی باش دەکات بەڵام دواتر شتێکی تری دێتە سەر، دەکرێت تۆ لە میانەی گفتوگۆکردن لەگەڵ جگەرگۆشەکەت، لەگەڵ منداڵەکەت، لەگەڵ کوڕەکەت، لەگەڵ کچەکەت، لە میانەی گفتوگۆکردن و حیوار و ئەوانە سەلبیات و خاڵە نەرێنیەکانی ئەم بەرنامەی بۆ منداڵەکەت شی بکەیەوە. واتە بە گفتوگۆکردن قەناعەتی پێبینی کە پێویستە ئینسان تەماشای ئەو جۆرە بەرنامانە نەکاتن، واتە ئێمە جەختەکەینەوە بەردەوام شتەکان دەبێ بە چ بن بە گفتوگۆ چارەسەر بکرێن، بە قەناعەت پێکردن بیتن، نەک بە تند و تیژی و بە ترسان و بەوانە بێتن. چونکە ئەگەر لە ترسی تۆ تەرچی بکاتن سبەینێ ئەگەر بەیانی لە هەر شوێنێکی تر ڕێک پێویتن بۆی تەماشای دەکات، بەڵام ئەگەر خاڵە سەلبیەکانت بۆ ڕوون کردەوە، ئەو خاڵانت بۆ ڕوون کردەوە کە زەرەر و زیانەکانی ئەم جۆرە بەرنامانە لە چیدایە، منداڵەکە خۆی بەخۆی کە قەناعەتی پێی هات دوور دەکەوێتەوە لێ. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، کەواتە گرنگە لەسەر پەروەردەکارانی خۆشەویست بەڕاستی بەرنامەی بەدیل بۆ ئەو بەرنامانە بدۆزینەوە. ئەمەشیان بە چ دەکرێت؟ دەکرێت من پێشنیاری ئەوە دەکەم دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، دەکرێت لە ماڵەوە ئێمە خشتەیەک دابنین، خشتەیەکی هەفتانە خشتەکە لە تەنیشت تەلەڤیزیۆن بدەین، بۆ نمونە ناوی ئەو بەرنامانەی تێدا بنووسین کە ڕۆژانە لە کەناڵە جۆرا و جۆرەکان پەخش دەکرێن. بۆ نمونە کاتژمێر ئەوەندا ڕۆژی بۆ نمونە شەممە لە فڵان کەناڵ فڵانە بەرنامەی بەسوود دێتن، کاتژمێرەکە دیاری کرد، ڕۆژەکە دیاری کرد، لە هەر کەناڵێک کە چ بەرنامەیەک هەیە کەناڵەکان ناوی کەناڵەکە دەنووسی و ناوی بەرنامەکە و کاتژمێرەکەی دەنووسی. واتە کاتێک کە یەکێک لە منداڵەکان دەوێت بێت تەلەڤیزیۆن بکاتەوە، یەکێک لە ئەندامەکانی ماڵەوە بێوێت تەلەڤیزیۆن بکاتەوە، خشتەکەی لەبەردەستە دەزانی لەو کات و ساتەدا، لەو دەقەیەدا، لەو سعاتەدا چ بەرنامەیەک بەخش دەکرێت، یەکسەر دەچیتە سەر کەناڵەکە و لە پێش چاویتی دەزانی کەناڵەکان کامەن، واتە ناچیت بە کەیفی خۆی بەناو کەناڵەکان بکەویت و ئەو بەرنامەی کە حەزی پێیە بەرنامەکەی بۆ خۆی اختیار دەکات و هەڵی دەبژێریتن. ئەمە ڕێگایەکە وەکو دەڵێن فکرەیەکە دەکرێت سوودی لێ ببیندرێتن بۆ ئەوەی کە منداڵەکانمان ڕێنماییکەین بۆ بەرنامەی بەسوود. دایکان و باوکانی بەڕێز، پەروەردەکارانی خۆشەویست، بینەرانی بەڕێز، یەکێکی تر لەو هۆکار و ئامرازانەی کە زۆر گرنگە ئەو ڕۆکەم بریتە لە ئەنتەرنێت. ئەو ئەنتەرنێتەی کە ئەمڕۆ ینی بوویتە بەشێک بەڕاستی هیچ ماڵێک جارێک نییە، هیچ ماڵێک نییە ئەمڕۆ ئەنتەرنێتی تێدا نەبی. واتە وای لێ هاتووە منداڵە بچووکەکان پێش منداڵی بچووک پێش گەورەکان زیاتر لە ئەنتەرنێت ئێستا دەزانیتن. واتە گەورە و بچووک ئێستا وای لێ هاتووە کە هەموو ئەنتەرنێتیان پێیە و ئەنتەرنێت بەکاردەهێنن. بۆیە مادام بوویتە بەشێکی گرنگ وەکو تەلەڤیزیۆن، چۆن مەسەلەن وەکو گوتم بوویتە بەشێک ماڵ نییە کە تەلەڤیزیۆنی تێدا نەبێتن، ئەمەشیان وای لێ هاتووە کە ناکرێتن کە بەڕاستی بە تەواوی لێیان دوور بخەیەوە. بەڵام دەبێ بەڕاستی پەروەردەکارانیش زۆر بە وشیارانە مامەڵە لەگەڵ ئەنتەرنێت لەگەڵ ئەم ئامرازەیە بکەن بە زۆر بە گرنگی، واتە ناکرێتن وەکو عەرەب دەڵێتن تەرکو الحەبلی عەلە الغارب بیتن و منداڵەکانی لێ بگەڕێەوە بە کەیفی خۆی ئەنتەرنێت بەکاربێنیتن. پێویستە کاتژمێرێکی دیاری کراو بۆ منداڵەکان دیاری بکرێتن، کاتێکی دیاری کراو بێتن و زۆر گرنگە پێش ئەوەی کە منداڵەکەت فێر بکەی، پێش ئەوەی کە بچیتە سەر ئەنتەرنێت ئەو شتێک کە پێوێتن چکارێکی هەیە لەسەر ئەنتەرنێت شتەکانی خۆی ئیشەکانی خۆی بنووسیتن
بۆ ئەوەی کە چۆن ناو ئەنتەرنێتی کردەوە لە ناو ئەو جیهانەدا خۆی ون نەکاتن، چونکە بەڕاستی زۆرکردنەوەی ئەنتەرنێت مرۆڤ تووشی ئیدمان دەبیتن. ئیدمانیش ئەمڕۆکە زانانی دەروونزانی هەمویان بە نەخۆشی دەرونیدا ئەنێن. ئیدمان بوون بە ئەنتەرنێت ئێستا لە سەردەمی ئەمڕۆدا زانانی دەروونناس بە نەخۆشیەکی دەرونیدا ئەنێن. مرۆڤ تووشی نەخۆشی دەرونی دەکاتن، دوورت دەخاتەوە لە خەڵکو و لە تێکەڵی و لە زۆر شت. بۆیە ئێمە ڕێنمایی دایکان و باوکانی بەڕێز دەکەین کە بەڕاستی بتوانن منداڵەکانی خۆیان ڕێنماییکەن بۆ چۆنیەتی ئیستیغلالکردنی ئەم هۆکارە بە جوانترین شێوە و ئاگاداری کاتەکانی خۆیان بن، کاتی دیاریکراو دابنێن بۆ بەکارهێنانی ئەنتەرنێت، کەواتە بۆ ئەوەش بتوانین کات دیاری بکەین بۆ منداڵەکانمان و بە کەیفی خۆیان وەناو ئەنتەرنێت نەکەون و هەمیشە وەکو دەڵێن هەر کاتێکی ویستیان خەریکی بەکارهێنانی ئەنتەرنێت نەبن، ئەگەر نا وەکو دەڵێن هەوساریان بۆ بەردەین و ئیدی بە کەیفی خۆیان وەناو بکەون، بەڕاستی زەرەر و زیانی زۆرتر دەبێت لە قازانجەکەی. هۆکارێکی تر خۆشەویستان لە هۆکار و ئامرازەکانی ڕاگەاندن بریتە لە ڕادیۆکان. ڕادیۆش ئامرازێکی گرنگە، بە تایبەتی لە ناو سیارە لە ناو ئۆتۆمبیل کاتێک کە ئینسان مرۆڤ سواری ئۆتۆمبیل دەبیتن لە ناو ئۆتۆمبیلەکان هەیە و ئەمڕۆکە ڕادیۆ جگە لە ناو ئۆتۆمبیل هەموو موبایلەکان ڕادیۆی تێدایە و لە سەردەمی ئەمڕۆ کە کارەبا کەمە بەڕاستی خەڵک ئێستا زۆربەی زۆری ڕادیۆ دەکاتەوە بۆ کردنەوەی ڕادیۆ جارێکی دیکە گەڕاوەتەوە. بۆیە پێویستە دایکان و باوکان ڕێنمایی منداڵەکانیان بکەن بۆ ئەوەی گوێ لەو ڕادیۆیانە بکرن کە بە سوودن. بۆ نمونە ڕادیۆکانی قورئانی پیرۆز، ڕادیۆی سونەت و هەروەها کۆمەڵێک ڕادیۆی تری بە سوودمان هەن. ڕادیۆی کۆمەڵ بۆ نمونە ئەم ڕادیۆیانە کە ڕادیۆی بە سوودن کە قورئان لێ دەدەن، سرودە ئاینیەکان پەخش دەکەن، هەروەها کۆمەڵێک وتار و ئامۆژگاری بە نرخ پێشکەش دەکەن، بەرنامەی ئامانزدار و بەرنامەی بە سوودیان تێدایە پێشکەش دەکرێتن، کۆمەڵێک شتی تر یعنی لەو ڕادیۆیانە پەخش دەکرێتن و هەر جگە لەوەش هەر ڕادیۆیەکی تری بە سوود هەبێتن دەکرێت ئێمە ڕێنمایی منداڵەکانمان بکەینکەوە گوێ لەم ڕادیۆیانە بگرن و سوودیان هەبێتن و سوودی لێوەربگرن. خۆشەویستان، ئاخیر خاڵ کە باسی دەکەم لێرەدا ئەوەیە ئەویش یەکێشتر لە ئامرازەکان ڕاگەاندن بریتە لە ڕۆژنامە. یعنی پێویستە پەروەردەکاران ڕۆڵی ڕۆژنامە پشتگوێ نەخەن، ئەگەرچی لە سەردەمی ئەمڕۆماندا لەبەر بەکارهێنانی ئەنتەرنێت خوێندنەوەی ڕۆژنامە ئەوانە زۆر کەم بۆتەوە، بەڵام دەکرێت لە میانەی ڕۆژنامە خوێندنەوە ئێمە منداڵەکانمان فێری خوێندنەوە بکەین، گرنگی بە خوێندنەوە بدەن و هەروەها منداڵ ئاگای لە هەواڵەکان دەبێتن هەر لە ڕێی ڕۆژنامەوە، بە تایبەتی هەواڵی وڵاتانی مسلمانان و دەوروبەری خۆی و کۆمەڵێک بابەتی بەسوود لە ڕۆژنامە دەخوێنێتەوە و کاتێک کە گەورە دەبێت ئێمە ڕێنمایی بکەین کە ئەویش بابەتەکانی خۆی لە ڕۆژنامەکان بنووسێ، واتە بەهۆی ڕۆژنامەوە ببێتە نووسەرێکی باش. خۆشەویستان، دایکان و باوکانی بەڕێز، بینەرانی بەڕێز، لێرەدا گەیشتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان. تا ئەڵقەیەکی تر و ڕۆژێکی نوێ لە ڕۆژەکانی ژیان بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. لێرەدا بەخوای گەورە و باڵا دەستان دەسپێرم، خواتان لەگەڵ، وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.